شارودية وانا وتي تعزي بيا ماكيا لێ بێ مناڵە ئازیزەکانی هەوڕێم چۆنن باشن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەدی پێم بڵێن دڵخۆشن کاتم بۆ گوندەکەی ئێوە؟ زۆر زۆر باشە. ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ دەمرکان. سەر بە ناحیەی کوێیە؟ عەربەت. ئەی باشە عەربەت سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی. ئەی ئافەرین یەکچە بڵێ قایم بخۆتان. ناڵەکان حەزەکەن چیرۆکێکی خۆشتان بۆ بجەرمەوە؟ کەواتە بە عاقلی گوێم لێ بگرن بۆی چیرۆکەکەتان بۆ بجەرمەوە باشە؟ چیرۆکەکە ناوی کەرکەتەن بەهرەی خۆی ئەدۆزێتەوە. کەرکەتە نەزانن چییە وەنیە؟ ئاژەڵێکی گەورەیە لە مانگا زۆر گەورەترە. کەرکەتەنە بچکۆلەکە زۆر حەزی لە گۆرانی وتن بوو، بەڵام دەنگی زۆر ناخۆش بوو. بۆیە کە گۆرانی ئەوت هاوڕێکانی پیانەوت کەرکەتەنجان گۆرانی مەڵێ دەنگە زۆر ناخۆشە. کەرکەتەنەکە بەخۆی ئەوت نانا دەنگم خۆشە بەڵام هاوڕێکانم منیان خۆش ناوێ بۆیە وان پێڵێ. ڕۆژێک چووە ناو دارستانەکە سەیری کرد بولبول بە چریکە ئەخوێنێت و گۆرانیەڵێ. جاندارانیش لە دەوری کۆبوونەتەوە و چەپڵەی بۆ لێن و ئەڵێن ئەی هاوار لەو دەنگە خۆشە. کەرکەتەنە بچووکەکە وتی منیش گۆرانیە لێم. هەمووان وتیان دەفەرمودەی دەدەی دەی بیڵێ با جۆمە لێو بێ. کەرکەتەنەکە دەستی کرد بە گۆرانی وتن، بەڵام هەرکە گۆرانەکەی تەواو کرد وتیان ببوورە تۆ دەنگت زۆر ناخۆشە. کەرکەتەنەکە واسی لە گۆرانی وتن هێنا و دەستیایە وێنە کێشان، بەڵام هەرچەند یەکرد نەیەزانی بە جوانی وێنەیەک بکێشێ. وێنەی پشیلەیەکی کێشە بەڵام نەیتوانی کلک و گوێچکەکانی بۆ دروست بکە، بۆیە بڕیاریە واز لە وێنە کێشانیش بێنێت و میوزیک بژەنێ. کەرکەتەنەکە دەستی کرد بە پیانۆژەنین و ماوەیەک زۆر خۆی پێوە خەری کرد. هەرچەنە هەموو توانای خۆی بەکارهێنا بەڵام هیچ وانەیەک فێر نەبوو، بۆیە بڕیاریە ڕووبکاتە وەرزش. چووەتی پێکی دووگۆڵیەوە ماوەیەکیش لەوێ ڕاهێنانی کرد، بەڵام لە یەکەم یاریە بە هەڵە گۆڵێکی لە تیپەکەی خۆی کرد. ئەو ڕووداوەی زۆر پێ ناخۆش بوو، بۆیە وازی لە وەرزشی شێنا. ئەو ئەیزانی هەر کەسە و بەهرەیەکی تایە، بۆیە ئەویست بەهرەکەی خۆی بدۆزێتەوە، بەڵام نەی ئەزانی چۆن. ڕۆژێکیان بە خەمباریەوە بۆ دارستانەکە بەڕێکەوت تا بە هاوڕێکانی بڵێ من زۆر هەوڵم ما بەهرەکەی خۆم دۆزمەوە، بەڵام سەرکەوتوو نەبوو. ئێستا من نازانم چی بکەم. کەرکەتەنە بچکۆلەکە سەرجەم هەوڵەکانی خۆی لەسەر پارچە کاغەزێک نووسی بۆەوە لە دارستانەکە بۆ هاوڕێکانی خوێنەوە. هەرکە لە خوێندنەوەی بەسەراتەکانی تەواو بوو بە چەپڵە ڕێزان و وتیان ئەی هاوار ئەو چیرۆکە چەند خۆش بوو، تۆ چیرۆک نووسێکی زۆر بەتوانای، تکایە واز لە چیرۆک نووسین مەهێنا. کەرکەتەنەکە بە قسەی هاوڕێکانی زۆر دڵخۆش بوو، بۆیە پەرەی بە بەهرەکەی خۆی یا و ئێسا ئەو چیرۆک نووسێکی زۆر لێهاتووە. چیرۆکەکەم خۆش بوو؟ دەچەپڵەیەکی قایمە بۆ لێبەر.
ئێستا یەکێک ئێمە لاتان و پرسیارتان لێکەم باشە؟ باشە. مەیلی بەڵێ. چۆنی؟ باشە. دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باشە. ئەی باشە پێم بڵێ ئێمە ئێستا لە چ وەرزێکەی؟ پاییز. ئافرین وەرزی پاییز وایە؟ بەڵێ. باشە لە وەرزی پاییز گەڵاکان چ ڕەنگێکن؟ سەوز. وەرزی پاییز گەڵاکان وردە وردە بەرەو چ ڕەنگێکە چن؟ زرد. زەرد ئەی ئافرین باشە مەیلێەوە تۆ ئەوە نەزیرەکی لە پۆلی چەنی؟ سێ. سێ؟ بەڵێ. ئەی ئافرین هەر بژیت زۆرم پێخۆشە ئەوە مناڵات چاوکراوە و زیرەک بە نەزانی؟ بەڵێ. مەیلی بەڵێ. گۆرانێکی خۆشم بۆڵێ بەڵێ. ئادەی لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین بڕایەوە جانۆری قوتابخانەیە کە بۆ زانین هێرانێ بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە. ئافرین یەک چەپڵێقەمی بۆ لێبەر ئەنەس بەڵێ. چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. ئەنەس بەڵێ. بۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوار وەڵا. لە پۆلی چوار؟ بەڵێ. زۆر باشە ئافرین ئەنەس بەڵێ. قوتابخانە کراوەتەوە وایە؟ بەڵێ. ئێستا ساڵی نوێی خوێندنە وایە؟ بەڵێ. باشە پێم بڵێ تۆ چۆن پارێزگاری لە پەرتووک و دەفتەر و قەڵەمەکانەکەی؟ نابێ بێڵی برا پشکۆلەکانی دەستکاری کتێبەکانەکەن بۆیە بیدڕێنن. ئەی ئافرین هەر بشی نابێ بی بە مناڵە بچووکەکان بۆ ئەوەی شتی لەسەر نەنووسن و نەیدڕێن وایە؟ بەڵێ. ئافرین ئەنەس بەڵێ. گۆرانێکم بۆڵێ بەڵێ. ئادەی ئەسە وەڵامی ویستۆدۆ. چی؟ هەموو شتەکانم ویستۆدۆ. بیرت چۆوە؟ هەرەوەڵا. کێشە نییە منیشەوە جارجار شتم بیرەچێتەوە یەک چەپڵێقای بۆ نەچکیان ئەسما بەڵێ. چۆنی؟ باشم. واڵە چۆنە؟ باشم. ئەسما گیان بەڵێ. تۆ لە پۆلی چەنی؟ چوار. چوار بەڵێ. زۆر باشە ئافرین هەر بشی ئەسما بەڵێ. باشە پێم بڵێ گوندەکەی ئێوە گشت و کاڵوشتی واکەن؟ بەڵێ. ئاها گشت و کاڵ چیەکەن زیاتر؟ گەنم ئەکەن. نۆک ئەکەن. زۆری ئەمانە ئەکەن. ئەی جۆ ئەو شتانە ناکەن؟ با. زۆر باشە ئەی باشە تۆ ئەو کاتانەی کە پشۆ و قوتابخانە شتە نییە هاوکاری خێزانەکەەوەکەی لە کاری کشت و کاڵا؟ بەڵێ. زۆر باشە ئەی ئافرین ئەسماگیان یەک چەپڵێ قایم بۆ ئەسماگیان لێبەر ئەروە بەڵێ. چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. ئەروە تۆ لە پۆلی چەنی؟ چوار. چوار بەڵێ. زۆر باشە ئەروە بەڵێ. باشە لە گوندەکەی ئەوە قوتابخانەی تایە؟ بەڵێ. تا پۆلی چەند؟ حەوت. تا پۆلی حەوت؟ بەڵێ. ئەی باشە ئەگەر دەرچن بۆ پۆلی هەشت و نۆدا ئەچن بۆ کوێ خوێنن؟ هیچی بۆ ئەکەنەوە. کوێ؟ ئەچین بۆ عربەت. ئەچن بۆ عەربەت؟ بەڵێ. ئەی بەچی هاتی چووەکەن؟ بە تەکسی و پاس؟ بەڵێ. باشە ئەی پێم بڵێ مناڵە بێ کە چوو بۆ عەربەت لە ڕێگا خۆی بێنێتە دەرەوە لە جامی پاسەکەەوە خۆڵ بێنێتە دەرەوە؟ نەخێر. بۆچی؟ بۆی ئازاری پێنەکە. بۆی ئازاری پێنەگا؟ بەڵێ. تووشی ڕووداویات و چۆنە بێ وایە؟ بەڵێ. ئافرین یەک چەپڵێ قایم بۆ وەرواجیان بارسا بەڵێ. چۆنی؟ وەڵا باشم. ئەحواڵە چۆنە؟ وەڵا باشم. ئەیە خوار باش بی بارسا بەڵێ. باشە پێم بڵێ مناڵان بەڵێ. لە وەرزی پاییز و زستان و ئەوانەیە بەڵێ. ئەبێ چی بکەن بۆ ئەوەی کە نەخۆش نەکەون؟ نابێ بچینە دەرەوە نابێت چونورە بخۆین نابێ ئایسار بخۆین. ئەیە بێ پۆشاکەکانمان چۆن بێ؟ ئەبێ هەمووی دلی زستانە بێ. ئەبێ هێواش بیکەین بە پۆشاکی زستانە وایە؟ وا. چونکە ئەگەر نەخۆشکەوین چیمان لێت قورگمانیەتەوە یەک چاو ماسوورە بێ کۆچین تووشی ئەڵامەتە بین وایە؟ وا. باشە پارسا بەڵێ. ئەو تۆ پێوتم لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێم. لە پۆلی سێ؟ بەڵێ. ئافرین ئەی باشە تۆ ئەگەر ڕۆژێ نەخۆش بی خوا نەخواسە پەتاو بێ ئەچیتەوە بۆ قوتابخانە؟ نەخێر. ئافرین بۆچی؟ لەبەرەوەی هاوڕەکانیشم نەخۆش نەکەون. هەر بژیت یەک چەپڵێ قایم بۆ پارسای گیان هەر بژیت دەست خۆش سەنا بەڵێ. چۆنی؟ باسم. دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باش. سەنا گیان بەڵێ. باشە تۆ من نەخۆشەوێ؟ بەڵێ. ئەی سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ بەڵێ. هەموو ڕۆژێ؟
ناوەڵا ڕۆژ ناڕۆژێ ئەبێ هەموو ڕۆژێ سەیریکەی بیرە نەچێ هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکە باشە؟ بەڵێ ئافرین سەنا بەڵێ ئەی پێ نەوتم لە پۆلیچەنی لە پۆلیسێم لە پۆلیسێ بەڵێ زۆر باشە سەنا بەڵێ کێوکێ لە پۆلەکەیان لەگەڵتایە ئاسی ئێ ویسرا ئێ سیدرا سیدراش بەڵێ ئێ ئافرین سەنا بەڵێ ئەی گۆرانی هۆڕاوشتی وازانی بەڵێ لە گۆرانێکم بۆ بڵێ دەی لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڵێ خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایەوە. پشووی هاوین بڕا دانۆرێ قوتابخانەیە کە بۆ زانین هێلانێ بە یەکتر شا دەبینەوە ڕێگەی خوێندن دەگرینەوە یەکتە بڵێ خایمی بۆ لێبان هەر بشیت دەست خۆش سەناگیان هەر بشیت سیتانە بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم باشی بەڵێ ئەیە خوار باشبی سیتانەگیان سیتانە بەڵێ لە پۆلیچەنی چوار چوار بەڵێ زۆر باشە ئافرین هەر بشی سیتانە بەڵێ باڵتان زۆر دوورە لە قوتابخانەکەەوە ئەڕۆڵا چەند دەقە دوورە 5 دقا بێ دقە ئۆ بوونە دوورن باشە سیتانە بەڵێ مامز کاچی بۆ قوتابخانە بەڕاکردنە ڕوویان بە هێواشی بە هێواشی بە هێواشی ئەی باشە ئەگەر بەڕاکردن بڕۆی چییە بێ مام ئەکەوین ئەکەوین قاتوشت وای زیادمان وازاوانە پێدا، بێ. وایە بەڵێ ئافرین سیتانە بەڵێ ئەی باشە کێتان لێوە نزیکە لە ماڵەوە بە یەکەوە بێن بۆ قوتابخانە وەڵی ئەم کێوە ئاسی باشە ئاگاتان لە یەکتریە بێ لە ڕێگا بەڵێ بەسەر شۆسەکەی ئاڕۆن وایە بەڵێ ئەی ئافری سیتانەکەن هەر بژی سیتانە بەڵێ. دەشتێکمان پێشکەشکە دەی سمۆرێک هاوڕێما لە ناو پۆلیشدا پێما زۆر وریایە بچووکە قندی لە ئێسک و سووکە پێمانەڵێن وریا بێ لە دەرزا زۆر ئازابن هەر جارێ بە بابەتێ جان فێنمان دەکەم پیتێ بەلاشە چەند بچووکە هێندا ئازاو چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕاگە خۆشمانەوەی وەک چەمە ئافرین یەکتە بڵێکای بۆ سیتانەکیان هەر بژی دەست خۆش ڕامان چۆنی دەنگ و باسە چۆنە باشی ڕامان لە پۆلیچەنی سێ ئەی ئافرین هەر بژی ڕامانگیان ڕامان ماڵێ باشە لە گوندەکەیەوە ئاژەڵی کێوی لێە کێوی وەکو بەراز و چەقەڵ و ڕێوی و شتانە نەخێ لی نییە نە باشە شتێکی پێڵێن ڕاوکردنی ئاژەڵی کێوی کارێکی ڕاستە یان نەڵێ هەڵێ هەڵێ بۆچی نەبەر ئەوەی بەرەوەی ئاژەڵەکان کە گوناحن. ببنەوە گوناحن. و سروشتەکەمان ناشرینە بێ دوای گوندەکەمان و ناوچەکەمان چۆڵە بێ وایە گوناحیسن گوناحیشە وایە بەڵێ ئافەری ڕامانجان یەکچەم لە قایم بۆ ڕامان ئیرۆ بەڵێ چۆنی باشم باشی ئیرۆ گیان بەڵێ لە پۆلیچەنی چوار لە پۆلی چوار ئەی ئافرین هەر بژی ئیرۆ بەڵێ تۆ لە پاکڕاگررتنی قوتابخانەکەتانە هاوکاری مامۆسا و کارگوزار و ئەو کەساناکەی بەڵێ چۆن ئێستایەکی خەڵک شتێ فرێدا نابێت تۆ بڵێ من فرۆم نەداوێ هەڵی گریتەوە ئەی ئافرین کەواتە گرنگ نییە شتەکەشی خۆ بێ هەر کەسێک بێ ئەبێت و ئەڵی گریت و بیکێتە تەنەکە خۆڵەکەەوە وایە بەڵێ ئافرین ئیرۆ بەڵێ ئەی گۆرانی وشتەزانی بەڵێ ئادی گۆرانیە هۆراوێ شتێکم بۆ بڵێ یەک تەنها خوددایە دوو بابە ودایە سێ خوشک و بێراکانم چار هاوڕێیەکانم ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبەن هەر بژی دەریا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ دەریا لە پۆلیچەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین دەریا بەڵێ چاوێک ئەکاتە چەند چاو دوو دوو چاو ئەی دەستێ ئەکاتە چەند دەست دوو دەست ئەی باشە دەستێک و دەستێکی تر ئەکاتە چەند دەست سێ دەست ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبەر هەر بژی دەریاگیان زۆر باش بووی لارە بەڵێ چۆنی باش باشی باش لارە بەڵێ لە پۆلیچەنی چار چوار بەڵێ ئافرین زۆر باشە لارە بەڵێ باشە ئێوە کاتی وەرزی بەهار و ئەو شتانە بەڵێ هەوڵەیەن کە
ڕێژەی سەوزایی لە گوندەکەتانە زۆرکان بەڵێ چیەکەن؟ شتە ناژین گوڵ و شتە ناژین داریشە نێژن بەڵێ ئەی ئافرین هەبێ دار و گوڵ و ئەو شتانە بنێژین بۆچی؟ بۆی سەوزایی زۆر باشە سوودی سەوزایی چییە؟ سوزی هین بۆ خۆمالی دانیشین سەیرانی تیاکین ئەوە ئاو هەوامان بۆ خۆشەکە ژینگەکەمان جوانەکە ڕازاوە بێ پاکە بێ وایە؟ وای لارە؟ بەڵێ باشە ئەی گۆرانی شتێکم پێشکەش ناکەی ناوەڵاو خواهیتم لەبەر هیچ شتێکی لەبەر نییە؟ نەخ ئەی باشە من مەتەڵێکتا پێ بڵێم ئەمە چییە؟ سەربانێکە بنبانێکە چوارمە ڕوو شوانەکە دەی ئەمە چییە؟ هەی ئەو چۆن زانیتان؟ خۆ بووی زانیان یان چەمڵێ قایم بۆ خۆتان لێبەر لالان بەڵێ چۆنی؟ ئەی لەو ناوە خۆشە لالان 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 لە پۆلی چەنە؟ سێ سێ ئافرین لالان بەڵێ باشە تۆ کێ زۆر زۆر ئاوڕێتە لە پۆلەکەتانە؟ ئاسی باشە شەڕەکەن بێکەوە؟ نەخێر بۆچی؟ مناڵ زۆر خۆشەکە شەرکان بێکەوە وایە؟ نەخێر کارێکی ئەڵێ مناڵ نابێ شەرکە وایە؟ ئەبێ ئەمە لەگەڵ ئاوڕەکانمانە چی بکەین؟ یەکتریمان خۆش بوێ وایە؟ ئافرین لالانجان لالان بەڵێ دەشتێکم پێشکەش کە دەی وەراوەیەک وەرانیە دەرچی پۆلی یەکەم وا لە پۆلی دوام یەخوا پیرەز بێ لێمە ڕاندنی ساڵی نێمە بیرێتەوە بەڵێ دەقەی نەکە یەک چەپڵی قایم بۆ لالانجان یوسرا بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ دەنگ و باسە چۆنە؟ ها باشە ئافرین یوسراگیان یوسرا بەڵێ لە پۆلی چەنی؟ سێ بەڵێ ئافرین یوسرا بەڵێ ئەی مناڵ ئەگەر بێوێ لە پۆلێک دەرچێ بۆ پۆلێکی تر ئەبێ چی بکە؟ ئەبێ زیرەک بێ ئەبێ زیرەک بێ ئەبێ وانەکانی بەباشی بخوێنێ ئەبێ بەگوێی مامۆساکانی بکە ئەبێ هەوڵ با وایە؟ وایە ئافرین یوسرا بەڵێ ئەی گۆرانیە زانی؟ بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ لە سەرەتای ساڵەوە براکان خوشکەکان هاوڕێ خۆشەویستەکان دەرگای مەکتب کرا شووی هایم بڕا جانۆرە قسەفخانەیەکە کە بۆ زانین ئێلانێ بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن دەکرینەوە ئافرین یەک چەپڵەکانی بۆ لێبەر هەر بشی لەوەن چییە؟ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ وەڵا باشم باشی؟ باشم لەوەن وەڵا ئەو لە پۆلی چەنی؟ دوو ئەی پار لە پۆلی چەند بووی؟ یەک لە پۆلی یەک یعنی زۆر پچکۆلە بووی وایە؟ بەڵێ ئافرین ئیتر بیرێ نەچێ لەبەرەوەی لە پۆلی دووی ئەبێ خۆت ئامادەکی ساڵێکی تر بچیتە پۆلی سێ وایە؟ کەواتە بێ شەوان زوو بخەوی بەیانیان زووەسی ئەبێ میوە بخۆیت و وەرزشیش بکەی وایە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵێ قایم بۆ لەوە گیان هەر بژیت ساریا بەڵێ چۆنی؟ باشمەی تۆ چۆنی زیتەڵە ئەی تۆ ناوی من چۆن نەزانی؟ سێریەکەم لە کەناڵی کورسات بەڕاستە؟ بەڵێ باشە پێم بڵێ سوودێ لە بەرنامەکانمان بینیوە؟ بەڵێ زۆر یان کەم زۆر بەڵێ ئافرین ئێمە زوو ئەڵێن مناڵان نابێ مۆبایل و تابلێت و ئایپاد بەکاربێنن وایە؟ وایە ئەی باشە تۆ بەگوێ ڕێنمایەکانی من و تەواری ئاوڕێمە کردووە؟ بەڵێ ئافرین زۆر باشە ساریا بەڵێ تۆ سەیری بەرنامەکانی دکتۆرە باخچاکەی؟ بەڵێ ئەی چیرۆکەکانی داپیرە بەڵێ ویش سێر دەکەم ئەی سوودە لامووی بینیوە؟ بەڵێ ئەی ئافرین هەر بشی ساریاگیان ساریا بەڵێ ئەی پێو نەوتم لە پۆلی چەنی؟ لە پۆلی پێنجم ئەی گیان لە پۆلی پێنج کەواتە لە هەموو مناڵانی ئێرە گەورەتری؟ بەڵێ لە لیاش لە لیا فەرادیش؟ بەڵێ ئافرین هەر بشین ساریا بەڵێ دە شتێکمان پێشکەش کە دەی وەڵا هیچم لەبەر نەمیە هیچ لەبەر نەبوو؟ نە باشە ئەی ئەتوانی بڵێ زیتەڵە بەخێر بێی بۆ گوندی دەمرکان؟ بەڵێ دەی زیتەڵە بەخێر بێ بۆ گوندی دەمرکان بە قوربانی تۆ بێم زۆر سوپاس ساریاکیان هەر بشین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر لیان نەبەرد بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش باشی؟ بەڵێ لیا بەڵێ لە پۆلی چەنی؟
چوار ئافرین باشە چوار گەورەترە یان حەوت حوت حەوت کۆمزان. ئافرین ئەی چوار گەورەترە یان دوو چوار چوار ئافرین هینا باشە پێم بڵێ ئێوە لە قوتابخانەکەتان وانەی هونەرە خوێنن باڵێ ئەی باشە ئەزانی وێنەی گوندەکەی خۆتان بکێشی باڵێ ئەیە زانی وێنەی من بکێشی باڵێ زۆر زۆر باشە یەک چەمڕێکای بۆ نییە ئاسی باڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم ئەیە خوار باشی ئاسیکان ئاسی باڵێ لە پۆلی چەنی دوو سێ پۆلی دوو سێ لە پۆلی سێ باڵێ ئافرین ئاسی باڵێ باشە پێم بڵێ ئەو بە فیڕۆیان کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵا بۆچی بۆی نابێ ئەو بەردەی تۆ ئەبێ دوایی ئاو کەمە بێ وایە باڵێ ئەو کاتە ناتوانین خۆمان بشۆی ناتوانین ئەو بخۆینەوە بێ پارێزگاری لاو بکەین وایە باڵێ ئاسی باڵێ باشە و شەجوانە چییە بەقشتەوە تاجە تاج ئافرین باشە ئاسی پرسیارێکە لێکەم لەسەر تاج زیاتر چێ ئەی کاتە سەری ئەها لە مرۆڤە گەورەکان مناڵ لە پاشاکان شازادەکان شاژنەکان ئەوانەی کە نەسەریا وایە وایە ئافرین بەوی وایە کە تۆش لە داهاتوابی بە شاژنێکی زۆر باش بۆ وڵاتەکەی خۆ باشە باش یەک چەمڵێکای بۆ ئاسی لیا فەرات باڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باش ئەحواڵە چۆنە کە جوانە لیا باڵ باشە پێم بڵێ تۆ لە پۆلی چەندی چوار چوار ئەی ئافرین لیا باڵێ باشە گوندەکەی ئێوە باڵێ پەلەوەروشتی وا بەخێوەکەن وەکو قەل و ئەو شتانە باڵێ چی زیاتر بەخێوەکەن قەل و قاس قاسیش باڵێ ئاتی قاس چۆن قساکە قیق وایە باڵێ باشە قاس لە سەحرایە ژیان لە ئاوە ئاو لە ئاوە هیواتی ئاو و مەلەکردنە وایە باڵێ ئەی تۆ مەلازانی باڵێ بەڕاستە باڵێ باشە بەتەنیاچی بۆ مەلەیانە بێ لەگەڵ یەکێک لە خۆت گەورەترا بچی بێ لەگەڵ دایکم باوکمات ئافرین هەر بشیت یەک چەمڵێکای بۆ لیا ناڵەکان باڵێ دڵخۆش بوو کاتم بۆ گوندەکەتان باڵێ ئەی بەرنامەکەتان پێخۆش بوو منیش زۆر دڵخۆشم لەگەڵێوە لەبەر ئەوەی زانیاری زۆر باشتان نامێت لەسەر گوندەکەتان چیرۆک و شتی خۆشم بۆ گێڕانەوە ئێوەش بۆی وایە سووتان لێبینی بێ باشە ئەی پێم بڵێن لەگەڵ خوێندنەوەیە نێواتان چۆنە باشین دە منیش ئەمڕۆ گۆڤارێکە بۆیە ناون بە دیاری گۆڤاری پەپولە کە ئەویش ڕێکراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە ژمارەیەک چیرۆکی زۆر بە سوودی تایە زانیاری گشتی تایە بۆی وایەم ئێوە بیخوێنەوە سوودی لێ ببینن باشە من زۆر دڵخۆش بووم هەتا گوندێکی تر و بەرنمەیەکی تر لەگەڵ مناڵ ئازیزەکانی کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ حافیز